دوای 45 ڕۆژ دابڕان لە کەسوکاری سەید ئەحمەد سورچی ئەو پێشمەرگەی لە هێرشی تیرۆریستانی داعش بەدیلی گیرا لە ڕۆژی 15 تەمموز لە ئۆپەراسیۆنێکی هێزەکانی دژە تیرۆر تواندرا ئەو پێشمەرگە دیلا بەبێ زیان ئازاد بکرێت. ئەمڕۆ لە مەراسیمێکی فراوانی جەماوەری لە دەروازەی قەزای سۆران پێشوازی کراو بە خێزان و کەسوکاری شاد بووە. شوبراکەم تەلەفۆن لە گوتی کاک لاهۆری تەلەفۆن لەو کردینەوە ئازادیان کە زۆر دەستخۆشی لە کاک لاهۆریەکەم و زۆر سپاسێکم سپاسی هەموو گەلێک کوردستانەکەم گەلێک سپاسی خێرخوازانەکەم خەرشی دۆست فرمات و سپاسی هەمومانەکەم. شێخ لاهور تەلەفۆنی بۆ کردم گوتی کاکە وەرە ئەوە براکەی تۆ لای ئێمەیە بەڕێکەوتن بۆ سلێمانیە سوینە لا براکەی من لای دەستگای دژە تیرۆرەکە شێخ لاهور بوو لای بێبولەکنەوان بوو ئەمەش هینامانەوە بەڕێکەوتی هینامانەوە بۆ ئێرە. من زۆر سپاسی دەستگای دژە تیرۆر دەکەم زۆر بە تایبەتی زۆر سپاسی جەنابی شێخ لاهور دەکەم زۆر سپاسەکەم زۆری لێ مەمنونم ئێوە دلی منی زۆر خۆش کرد. کەسوکاری و دانیشتوانی قەزای سۆران و عەشیرەتی سورچی ستایشی ئەو هەوڵەی هێزەکانی دژە تیرۆر و لاهور شێخ جەنجی دەکەن کە هەمیشە جێگای هیوا و ئومێدی خەڵکی کوردستان بوونە و بەبێ ماندیبوون و شەونخوونی دەکەن بۆ پاراستن و پارێزگاری لەسەر و ماڵی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و شوێنە دابڕاوەکان بەبێ جیاوازی ئاینی و نەتەوەی و بیر و بۆچوون خزمەت دەکەن. وەک بنەماڵەی پێشمەرگە سەید ئەحمەد زۆر سپاسی هەموو چین و توێژەکانی خەڵکی سۆرانەکەن بۆ ئەو پێشوازی گەرمێکە لە ئێمان کرد. هەروەها دەمەوێت هەم بەناوی بنەماڵەی سەید ئەحمەد سوپاسێکی بێپەیانی جەنابی شێخ لاهور بکەین بۆ ئەو هیمەتە گەورەی کە کردی بەڕاستی هیمەتێکی بەرزی کرد سەلماندی بەڕاستی کە پیاوی ڕۆژی سەختە سەلماندی کە جێی ئومێدی هەموو کوردێکە هەر بۆیە ئەمە نەک هەر بەناوی هەموو عەشیرەتی سورچیش بەڕاستی قەرزاری ئەو پیاوەینە. پەیامێکم هەیە لێرە بۆ گەنجانی سورچی هیوادارم ئەم هەوڵانەی جەنابی کاک شێخ لاهور لەبینەکەن. سەید ئەحمەد سورچی لە شەوی 27 لەسەر 28 ئایار لە گوندی ئەلوەی بچووک لە سنووری داقوق لە هێرشی تیرۆرستان بەدیلی کەوتە دەستی گروپی تیرۆریستی داعش. دوای هەوڵەماندیبوونێکی زۆر تواندرا ئازاد بکرێ و بە منداڵ و خێزان و کەسوکاری شاد بێتەوە. سەید ئەحمەد سورچی لە لیوای 116 سۆران پێشمەرگە بوو دانیشتووی قەزای سۆرانە و خێزاندارە و خاوەنی 5 منداڵە و 2 لە منداڵەکانی کەم ئەندامن. ئیسماعیل عوسمان کورسات نیوز سۆران.